پرسیارەکەم ڕوبەڕووی ئەم خێزانە ئەکەمەوە حەزەکەم وای لێ بکەین بیکەینە بابەتێکی خێزانی سڵاوتان لێبێ ئەحواڵتان باشە سوپاسانەکەی سەربەرز بنیاخوا کەرکوچی جنابێت ماشاءالله ماشاءالله خۆشحاڵ بووم سوپاسانەکەم سەربەرز بنیاخوا ێ باشە ینی لە زمانی یەک تێگەیت تقریبا ان شاء الله لە خێزانێکە تا چەندێک گرنگە یاسا بوونی هەبێ لەناو خێزانە یاسا زۆر مهمە باشە ئەگەر خێزانێک یاسای تیان نەبوو نابێ پەرت و بەڵاوە بێتەوە نابێ پەرش و بەڵاو بێتە نابێ یاسا شتێکی زۆر خۆشە بگەڕێیت و گەڕام بگەیت و مهمە بەڕاستی پێویستەکە زەڕورە لە تاکەکانی کۆمەلگا پابندی یاسا نابن بۆچی نابێ مامۆستاوە ئەوە خلافێ لە ماڵ نابێتن ئەبێ ئەو پابندە ڕێک بێتن باشە من پرسیارەکە لە خێزان دەکەم بەڕای جەنابێت ئەو کەسانەی کە پابندی یاسا نابن زیاتر پیاون یان ژنن وڵای بەنسبەت من پیاوەکەم زۆر پابندە تر نازانەوە زۆری ژن ئەڵێن ژن پابند دەبێ یا پابند نابێ زۆر نە پابند نابێ نە پیاو زیاترە آخر نەوەکو کێشت بۆ دروست نانە کێشە دروست نابێ بۆ برادر بە برادر دەی سەربەرز بنیا زۆر ممنونم خۆشحاڵ بووم سپاس بۆ جەناب یاخوا سەلامەت ڕاستی دەستخۆشیت لێکە مامۆستا ئازادی سنووری هەیە یا بێ سنوورە لێرە لە کورسان مەبەستە نەنا لە هەر چەمکی ئازادی چەمکی ئازادی لە هەندێک حاڵەتە سنووری هەیە بەس لە هەندێک حاڵەتدا سنووری نییە ئەو حاڵەتەی کە سنووری نیە چییە چۆنە بۆ نمونە ئێستا بۆ هەندێک دروشم هەیە لە وڵاتی ئێران بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان کاڵێن ژن ژیان ئازادی ئەوە هەندێک جار مەبەستیانەوەیە کە ئافرەت ئازادی هەبیتن کە لە کۆمەلگایمەش ئافرەت ئەگەر ئازادیەکی بێ سنووری هەبیەوە خراپە ئەستا بوارەکی ئەستا چوارچێوەی بوارێکی خراپ باشە تا چەندێک گرنگە لە کۆمەلگەیە یاسا پەیڕەو بکرێت یاسا گرنگترین خاصیەتی ئەوەیە دەوڵەتە هەموو دەوڵەتێک پێویستە یاسا هەبی ئەگەر یاسا نەبی ئەوە ئەگەر یاسا نەبی لە وڵاتێک ئەوە وڵاتە ژێرخانی ڕووخاوە یعنی بناغەی ڕووخاوە پێویستە وڵات یاسای هەبی و ئێستا لە کوردستانی خۆشمان یاسا هەیە یعنی ئەگەر بە دیقەت تەماشەکەینێ ونمونە غەڵەتێک بکەی تووشی لێپرسینەوەی یاسایی تون دەبێ گە غەڵەتێکی تون بکەی یاخۆت یعنی لە کوردستانی خۆشمان یاسا هەیە بەس یاسایەکە بەم شێوەیە نییە کە لە وڵاتانی دیکە هەیە بەڵام لە کوردستانیش باشە بە خۆشحاڵیەوە یاسا هەیە طبعا لێرەیە چاومان کەوت بە خێزانێک کە دیارە کەرکوچین و نزیکن لە مزگەوتەکەی بەندەوە زۆر بە جوانی باسێکە ئەڵێ ئەگەر خێزانێک یاسایەکی تیانە بێ ئەو خێزانە پەرت و بڵاوە بێتەوە یعنی چۆن من بەبیرمە کاتی خۆی بەڕەحمەت بێ باوکم هەموو جا پێمانیەوت پێش ئەوەی بانگی مەغریب بدات هەموو کوڕەکان ئەبێ لە ماڵ بن و دوای بانگی مەغریب دەرچوونە دەرەوە قەدەغەیە ئەمە لای ئێمە یاسا بوو و یاسایەکی زۆر جوانیش بوو ئەگەر چی گەنج لەو سەردەمەیە پێی ناخۆشە بەڵام یاسایەکی زۆر جوان بوو بۆ هەمووان بوو ئەگەر بێت و ئەو یاسایە نەبووە هەر کەسەوە بۆ خۆی کاژمێرێکە هاتەوە یاسایەکی ترمان هەبوو ئێستش لە ماڵی ئێمە پەیڕەوە کرێ یاسای نان خواردن لە سێ کاتی جیاوازە هەمومان بەیەکەوە نانەخۆین کەس بۆی نییە کەسێکی تر دوایی بێتەوە بڵێ وەڵام من تاخیر بوومە و ئەبێ خواردن بۆ ئامادەکەن ئەم سەعات دەنان بخوا ئەو سەعات 11 نان بخوا ئەو سەعات 12 نان بخوا نەخێر سەعات 6 ئێوارە هەمووی لەسەر یەک سفرە کۆ ئەبێتەوە نانەخوا سەعات 12 نیۆڕۆ هەمووی لەسەر یەک سفرە کۆ ئەبێتەوە نانەخوا سەعات 8 بەیانی هەمووی لەسەر یەک سفرە کۆ ئەبێتەوە نانەخوا ئەمە یاسایە یاساکە تێپەڕاند تۆ مەحرومە بی ناکرێ ئێمە یاسای ماڵی خۆمان یان ماڵی خۆمان پەرتەوازە بکەین لەبەر خاتری یەک کەسێک کەواتە تەنانەت لە ناو خێزانەکانیشا پێویستەکە یاسا هەبێ و هەمووشمان ئەبێ پەیڕەوی ئەو یاسایە بکەین تا ئەو ماڵە ئەو قوارەیە ئەو شوێنە ئەو دەڤەرە ئەو وڵاتە قوارەی خۆی لەدەست